بەڵێتر لەسەرم بابەتە زیاتر قسە دەکەم سەبارەت بە داهاتووی عراق لەگەڵ گۆڕانکاری ناوچەکە و هەروەها و کێشەکە سیاسیەکان لە سووریا بەتایبەتی کە ئێستا داوای هەڵوەشانەوەی گروپ چەکدارەکان بۆ کەمکردنەوەی مەترسیەکانی سەر عراق دەکرێت لەگەڵ میوانەکەم قسە دەکەم بەڕێز ڕەحیم عەبودی سەرکردا لە ڕەوتی حیکمە کە لە بەغداوە لەگەڵمە. بەڕێز عەبودی سپاس کە لەگەڵ کوردستان 24 دەزانین کە حەشدی شەعبی لە سەردەمی داعشدا بە فتوایەکی عەلی سیستانی مەرجەی باڵای شیعەکان دروست بوو. ئایا ئەگەر هەیە فتوایەکی هاوشێوە دەربکرێ و حەشدی شعبی حل ببێت یا هەڵبۆشێتەوە؟ بسم الله الرحمن الرحيم. شكرا لاستضافتك. أنا أخوي بخشندي مهربان صلاة لإيوا زور سپاس. راستيكي فتواي بناوبانگي برز سيستاني بو جهادي كفاية فتوايەکە کە هێزی گەلی جوڵان بۆ پشتیوانی کردنی هێزانیەکان و سوپای عراق و چەکدارانی دیکە بۆ ئەوەی بتوانن داعش لە خاکی عراق ڕێشەکێش بکەن و خاک و ناوێنی عراقیەکان بپارێزن. بۆیە ئەم فتوایەکە کە نێوەندی عراقی بە خێرایی وەڵامی داوە و گەلی عراقی هەرزوو هاتنە سەر هێڵ وەڵامی فتواکەیاندایەوە بووە خاڵێکی وەرچەرخانی زۆر دیار لە دیمەنی نێودەوڵەتی و دیمەنی عراقی لەسەر ئاستی نێودەوڵەتی و سیاسی. بۆیە من پێم وانییە بەڕاستی مەرجعەتی باڵای ئاینی لەو فتوایی پاشگەز ببێتەوە یاخۆد لە پشتیوانیکردنی حەشدی شەعبی پاشگەز بێتەوە. ئەم دامەزراوەیە ئەمڕۆ خاوەنی یاسای خۆیەتی و ئەم دامەزراوەیە وەکو دەستێکی حکوومەتی عراق و عراق وایە بۆی هەرسەکردنێک لەبارەی هەڵوەشانەوەی مەبەست پاشگەزبوونەوە لەو فتوایە نییە. ئێستا بەرپرسانی باڵای عراق کە داوای بڵێن حلبوونی حەشدی شەعبیە داماڵینی چەک لە گروپە میلیشیاکان دەکەن ئەڵێن ئامانج پاراستنی بەرژەوەندەکانی عراق و دوورخستنەوەیە لەو ململانیانەی کە لە ناوچەکە هەیە. ئەگەر لە پێناو بەرژەوەندی عراق و سەقامگیری عراق بێت ئایا ئەگەری هەیە بڕیارێکی لەم شێوەیە لە عراق دەربکرێت؟ يعني حديث الفصائل المسلحة سەکردن لەبارەی گروپە چەکدارەکان و میلیشیاکان ئەوانەی هەندێک لایەن بەڕاستی بە دیاریکراوی لە نێو حەشدی شەعبی دەبێت ئەومان لەبەرچاو بێت کە ئەمڕۆ عراق تام و بەرامێکی دیکەی هەیە لە ناوچەکەدا. ئێستا نمونەیەکە کە ڕۆلی لە ناوچەکەدا هەیە بە تایبەتی لە دیبلۆماسیەت لەگەڵ وڵاتانی ناوچەکە بۆ هێورکردنەوەی بارودۆخ و ڕووکردن لە گفتوگۆیەکی ڕاستەقینە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بارودۆخەکە باشتر بکرێت و ڕێگری لە لێکەوتەکانی شەڕی ناوچەکە لە سووریا بە تایبەتی بکرێت بە تایبەتی لە دەست بەسەرداگرتنی گروپە چەکدارەکان هەندێک لەو گروپە چەکدارانەی کە هەڵگری ناونیشانی تیرۆریستین لە ئەنجومەنی ئاسایش و لە نەتەوەی دەگرتوەکان و گەلێک وڵاتی دیکەشکەواتە ئەمڕۆ عراق تەواو جیاوازە لەو عراقی لە ساڵی 2014 هەبوو. ئەو عراقا جیاوازە لە عراقی پێشوو حکوومەتی ئێستا عراق حکوومەتێکە کە لەسەر ئاستی نێودەوڵەتی و لەسەر ئاستی نێوخۆیش لەسەر ئاستی هەرێمی قبول کراوە بە تایبەتیش لەلایەن وڵاتانی دراوسێ و بۆیە قسەکردن لەبارەی ئەوەی کە چەکداماڵین هەبێت یاخود هەر شتێکی دیکەدا هەبێت. من پێم وایە ئەم زۆرە بڕیارم پێویستە حکوومەتی عراق بیدێت و ئەم بڕیارە هیچ پەیوەندی بە وڵاتانی دەرەوە نییە بەڵکو دەبێت وە نێوخۆم بڕیارە دەربکرێ هێزەکانی هاوپەیمانی ئیدارەی دەوڵەت و هێزەکان چوارچێوەی هەماهەنگی ئاستی تێگەیشتنیە زۆر بەرزە لەم ڕۆوە بە تایبەتی تێگەیشتنی نێوخۆیی کە هەمیشە بە گشتی لە بەرژەوەندی باڵای عراق دان ڕەچاوی بەرژەوەندی باڵەکانی گەلی عراق دەکەن لە دۆسیەی ئەمنی بێت یاخود دۆزیەی سنوور باشە بەڕێزە بودیکەواتە پێتان وایە هەلومەرجی عراق ئێستا گونجاوە بۆ بڕیارێکی لەم شێوەیە بە بەراورد بەو کاتێک کە بڕیارەکە دەرچووە و فتوایە دراوە وەکو جەنابەت ئاماژەت بە هەندێک وردەکاری هەنووکەی حکوومەتی عراق کرد؟ عفوا السؤال غير واضح. پرسیارەکە دووبارە بکەیت. باشە بەڕێزت ئاماژەت بەوە کرد کە هەلومەرجی عراق ئێستا جیاوازە لە ساڵی 2014 کاتی هاتنی داعش و فتوایە بۆ دەرچوونی گروپەکان. ئایا ئێستا هەلومەرجی عراق گونجاوە بۆ داماڵینی چەک لە گروپە چەکدارەکان یا ئەو بۆ گوشارانی کە لەسەر عراق هەیە بۆ ئەم بابەتە کۆنتڕۆڵکردنی و هێزە چەکدارانە؟ السيناريو الذي تمر به المنطقة ئەو سیناریۆی کە ناوچەکە پێدا تێدەپەڕێت سیناریۆیەکی زۆر مەترسیدارە
ئەگەر داواکاریەک هەبێت یاخود بانگەشەیەک هەبێت بۆ ئەوەی چەک دابمارێت پێویستە ئەو چەکە لە هەندێک ناوچەی دیکە دابمارێت بە دیاریکراوی ئەوەی لە سووریا ڕوودەدات پێویستە زڵەو بکرێت بە تایبەتی لە نێو هێزە کێبڕکێکارەکانی سووریا ئەو هەموو هێزانەی کە لەوێن زۆرێک لەوەی کە ئیسرائیل دەیکات لە هێرشەکانی بۆ سەر وڵاتانی ناوچەکە لە پێشێلکاریەکانی کە زۆر بەڕوون و ئاشکرایش ئەو کارە دەکات ئەوەی کە ڕوودەدات بۆ ئەوەی هاوسەنگی لە نێوان هێزەکان دروست بکرێت بە تایبەتی ئەوەی لە نێوان هێزە نەتەوەیی و هێزەکانی مقاومەش هەن دەبێت ئەومە لەبەر چاوێت کە گەلان مافی خۆیانە بەرگری لە خۆ بکە لە بەرامبەر هەر شتێک کە هەڕەشەوە بۆ سەر ئاسایشی ئەوان ئێستا ئیسرائیل لە سنووری عراق نێزیکەوە هەر شتێک هەبێت سەبارەت بە چەکداماڵین بەڕاستی پێم وایە گوتارێکی لۆژیکی نییە نابێت باسی چەکداماڵین بکرێت ڕەنگەمە پلانگەڕێکی زۆر گەورە بێت وە پلانگەرەکە عراق بگرێتەوە بۆی دەبێت عراقیەکان لە باشترین حاڵەتی خۆیاندا بنەوە هەمیشە ئامادە بن بۆ ئەوەی کە با بڵێن دەستیان لەسەر چەک بێت نەبادە کە بەرژەوەندی و ئەجەندای لایەنە دەرەکیەکان جێبەجێ بکرێت و ئەوەش لە بەرچاو بێت کە عراق ڕۆڵێکی باڵای هەیە لەوەی کە ڕێ بە هەر فیتنێ بگرێت بیەوێت ڕۆژهەڵاتی ناوەڕاست دووچاری کێشە بکاتەوە هەرچی لەو ناوچێ ڕوودات کاریگەر لەسەر عراق دەبێت عراق هەمیشە لە ئامادەییدا بێت بەرامبەر هەر شتێک ناوچەکە ڕوودەدات ئەوەی کە لە مەرجعەتی باڵای ئاینی ڕۆیدا کە لەگەڵ نوێنەری سکرتێری گشتی نەتەوەی گرتوەکان کۆبووە باشترین نمونەیە لەسەرەوەی کە ئەو دەیەوێت ئەم بارودۆخە بەو شێوازە بەردەوام بێت دەوێت حکوومەت و سوپای عراق و هەموو هێز ئەمنیەکان ئامادە بن. باشە گوشارەکان بۆ ئەوەیە کە دەگوترێت ئەو گروپە چەکدارانە هۆکاری ئەوەن کە ئەو شەڕانە پەلکێشی عراق بکرێن و عراق پەلکێشی ئەو نەئارامی و ناسەقامگیری و شەڕانە بکرێت کە لە دەوروبەریدا هەیە کەواتە ئەوان هۆکارن پێتان وایە ئەمە هۆکاری سەرەکی بێت؟ بە هیچ شێوازێک پێم وانە بۆ شازە بێت لە بەرەوەی لێک تێگەیشتنی زۆر باشێ لە نێوان بەرەی مقاومە عراقی و حکوومەتی عراقی بەرەی مقاومە ئەو کەسەی لی تێناگە بەڕاستی دەبێت بۆ ڕوون بکرێتەوە کە مقاومە چەندە گرنگە بۆ عراق مقاومە تەنیا چەک نییە بابەتێکە بۆتە باوەڕ و منهەج بۆتە شتێک کە پەیوەندی بە بنەمای باوەڕداری مقاومەوە هەیە دەبێت لەوە تێبگەین کە هەر دەوڵەتێک کە ڕەشەی لەسەر بێت دەبێت بزانین هەر دەوڵەتێک هەوڵێکە بێ بۆ ئەوەی نقمی شەڕ و جەنگ بکرێت نیازی ئەوە هەبێت کە بەرگری یاخود داگیر بکرێت مافی خۆیەتی بەرگری لە خۆ بکاتەوە مافی گەلە مافێکی زۆر میلیە بەو کەسانی کە دەیانەوێت بەرگری لە عراق بکەن و سنووری عراق پارێزن بەڵام پێودانگێکی گرنگێ دەبێت دامەزراوەکانی دەوڵەت بپارێزرێن دەبێت سنوور بپارێزرێەوە ئەرزشی فەرماندەی گشتی هێزە چەکدارەکان بپارێزرێت ئەو کەسێک کە دەیەوێت عراق تووشی کێشە بکات نابێت ڕێگەی پێ بدرێت بەڵام ئەمڕۆ لە سەراستی گروپە چەکدارەکان لێک تێگەیشتنی باشەیە و هەر ئەمەش ویستراوە لە نێو عراقدا واقعی عراقی ئەمڕۆ واقعێکی هاو ئاهەنگە هەموو لایەک لەگەڵ یەکتریکار دەکەن وانە و پەندی زۆر باشی تێدایە بۆ هەموو جیهان بۆ هەر کەسێک بێوێت کە بەرگری لە وڵاتەکەی خۆی بکاتوە عراق ببێت بە بەردێک لە بەردەم ویستی داعش و ئەو هێزانەی کە دەیانەوێت دەستدرێژ بکەن سەرسەرەوەی. باشە پێتان وایە کە هەڵوێستی حکوومەت و سەرکردایەتی سیاسی عراق لە بەرامبەرم گوشارانەدا تا ئێستا چۆن بووە چۆنی دەبینی؟ ئەمڕۆ حکوومەتی عراق بە ئاسوودەیەکی زۆرەوە مامەڵە دەکات لە بەرامبەر فشارە دەرەکیەکان ئەمڕۆ عراق لە ناوچەکەدا شتی بەدەستە ڕۆڵێکی یەکراکەرەوە دەگێڕێت لە دۆسیە دیپلۆماسی و سیاسەکاندا بەڕێ سەرۆکوەزیرانی عراق کۆمەڵێک سەردانی هەبوو بۆ ناوچەکە بۆ وڵاتانی عەرەبی سعودیە ئوردن وڵاتانی دراوسێ کۆماری ئیسلامی ئێران میسر وڵاتانی دیکە بە هەمان شێوە بۆ تورکیا کە تورکیا دراوسەیە و ڕۆڵێکی زۆر لەم بابەتەدا هەیە کەواتە ئەمڕۆ عراق بە یەک دووری لە بەرامبەر هەموو وڵاتەکان دەوەستێ بە تایبەتی ئەوانەی دەستیان لە کاروباری سووریا هەیە و دەیەوێت گەلی سووریا وەرچەرخانێکی دیار بەخۆی ببینێت و خاوەن حکوومەتی خۆیان بێت و سووریا دابش نەبێت بەرەوەی دابشبوونی سووریا و لاوەزبوونی سووریا لە بەرژەوەندی عراقدا نییە سووریا ڕەهەندێکی ئاسایشی نیشتیمانی عراقەوە دەبێت
عراق یارمەتی دەربێت لەوەی ئاسایشی نیشتیمانی سووریا پارێزراو بێت و پێم وایە ئێستا بارودۆخەکە زۆر ڕوون نییە لەوێ چونکە دەسوەردانێکی زۆر هەیە لە پشتەوەی پەردەکانی بارودۆخی سووریاوە دەگوزارێەوە بەتایبەتی بۆ دروستکردنی حکوومەتی نوێ و بەرژەوەندیەکانیش بەریەک دەکەون تا ڕادەیەکی زۆر ئەگەریش هەبوو سووری دابش بکرێت بەڵام عراق ئەمڕۆ ئەو ڕۆڵەی دەیگەڕێت ئەوەیە کە ڕۆڵێکی نمونەیە ڕۆڵێکە لە بەرامبەر ویلایەتە یەکگرتوەکانی ئەمریکا کۆمەلگای نێودەوڵەتی لە بەرامبەر دۆستان و هاوبەشانمان ئێمە بوارێکی زۆرمان هەیە بۆ بەرژەوەندی لەگەڵ وڵاتانی ناوچەکەدا وڵاتانە هەمویان دژی ئەوەن کە عراق ببێتە مەیدانێک بۆ یەکلاییکردنەوەی کێشەکان و یاخود سەروەری بە هەر شێوازێک پێشێ بکرێت بۆیە بۆ پاراستنی بەرژەوەندەکان گرنگە بەو شێوازە کار بکەین کەواتە عراق و حکوومەتی عراقی سەرکەوتوو بوون لە ئیدارەدانی ئەم دۆسیە. بەڕێز عەبودی لە کاتی ئەم گۆڕانکاریە سیاسیانەی کە لە ناوچەکە هاتوونەتە ئاراوە باڵەکانی دیکەی بەرەی مقاومە لە دەرەوەی عراق لاواز بوونی و کراونەتە ئامانج و یا بڵێن هەڵوەشاونەتەوە. ئێستا لە نێو خودی عراقدا دەگوترێت کە میلیشیا و گروپی چەکدار حکمی عراق دەکات و هەژمونی بەسەر عراقدا هەیە. من پرسیارەکەم دووڕە هەندە هەڵوەشانەوەی ئەو گروپانە لەلایەکەوە تا چەندە بە زەرەری بەرژەوەندی گشتی عراق دەبینیت لەلایەکەوە چەندە سوودی بۆ بەرژەوەندی داهاتووی گشتی عراق دەبێت. عفوا كل ما يحصل في المنطقة هەرچی لە ناوچەکە ڕوودەدات بریتە لە کار و کاردانەوە کارێک پێشتر کراوە لەلایەن ئیسرائیلەوە ئەوەی لە ناوچەکەدا هەیە کاردانەوەیە کەواتە هەرچی لە ناوچەکەدا ڕوودەدات ئامانج دەی پاراستنی عراقا ئامانج دەی پاراستنی گەل و دەوڵەت و خاکی عراقا کەواتە مافێکی یاسایی و شەرعیە مافێکە کە یاسای نێودەوڵەتی دەستەبەری کردووە دابوونەویتە نێودەوڵەتیەکان ئاماژەیان بە مافی بەرگری لە خۆکردن کردووە کەواتە ڕاستی دروست نییەوە لۆژیکیشی تێدا نییە کە هیچ دەسوەردانێکی دەرەکی بەرامبەر بەوە بکرێت کە لە عراقدا ڕوودەدێت هەر شتێک لە دەسوەردان بێت لە کاروباری عراق یاخود دەسوەردان بێت لە کاروباری سووریا و بە دەسوەردانی سەربازی بێت من بە سینەریۆیەکی دووری دەبینم بڕیاری شەڕ و ئاشتی هیچ کەسێک لەلایەن خۆوە دەری ناکات و هیچ کەسێکیش ناتوانێت لە چوارچێوەی سیستمێکی سیاسی پشتیوانی کار بۆ حکوومەت و ئیدارەی دەوڵەت بڕیارێکی لەو شێوەیە دەربکات و ئەمان بە دیارەسە بڕیارەکان دەردەکەن هەر ئەمەشە کە هارمۆنیای کاری سیاسی عراقی دەپارێزی بەڕێ سەرۆک وەزیرانی عراق و فەرماندە گشتی هێزە چەکدارەکان تانیوێتی ئەم پرسە کۆنتڕۆل بکات بۆیە هەر لێدوانێکی لەو شێوازە دەربکرێت دوور بێت لە واقعی عراقی و لێکەوتەکانی ناوچەکە من بەدڵنیایەوە دەیڵێم حکوومەتی عراقی توانیوێتی گەڵی عراقی بگەێنێتە ناوچەی سەلامەت تاکو ئەم ساتێ قسەی تێدا دەکەین بەڵام ناتوانین پێشبینی ئەو بکەین کە لە دواتر ڕوودەدات. باشە بەڕێز ڕەحیم عەبودی سەرکردە لە ڕەوتی حکمە زۆر سپاس لە بەغداوە لەگەڵمان بووین.